کارمەندێکی شاری پزیشکی فاروق ئێمە ئامانجمان لەم ڕۆک و لە ڕۆژی جیهانی شەکرەیە بۆی هۆشیاری بین بە نەخۆشانی بە دانیشتووی سلێمانی لەبارەی ئەوەی کە نەخۆشی شەکرا پێویستەکە کە چاودێری بکرێت وەکو نەخۆشیێکی هەکەزایی نەبینرێ ئەمە بەم شێوە و هەروەها ئێمە لێرە ئەمڕۆ کۆمەڵێک فەحسی و زەختی ینی زەخت بۆ نەخۆشەکان ئەگیرێ و فەحسی شەکرەی بۆ ئەکرێت بۆ هەموو کەسێک بەبێ بەرامبەر ڕۆژی چوارشەممە 16 مانگ سەعات 10 بۆ 12 سەر لە بەیانی لەلایەن دکتۆرەکەمان دکتۆر دیلمان محەممەد ڕەوف العەتار لە شاری پزیشکی فاروق کۆنفرانسێکی توبی هەیە پێشکەش ئەکرێ لەلایەن ئەوە جوابی هەموو ئەو پرسیارانێکی هەیە بێت کەسەکان یاخود هەر شتێک لەبارەی ڕێنمایی لەبارەی نەخۆشی شەکرە و بیانوێت لەبارەی چۆنەتی نەخۆشی شەکرە چییە جواب ئەیرێنەوە و لە هەمان کاتێک خەڵاتێکمان هەیە بۆ هەموو ئەو کەسانی کێن بۆ ئەوێ بۆ 50 کەسی ئەوڵ ینی کێن بۆ کۆنفرانسەکە خەڵاتێکدا بەشێکەکە ئەویش جیازێکی شەکرەیە لەلایەن ئێمە وەکو هەدەیەک ئەیرێ بە نەخۆشەکان. شتێکی زۆر باشە خاصەنم کۆمەلگەی ئێمەیە بەتایبەتی کۆمەلگایکی تۆزە داخراوە لەم کاتانەیە ئەم فەحسانە بکرێت زۆر باشە هەم زەختەکە هەم شەکرەکە هەمووی ئەزانی ئەتوانی لەو کاتای حەزەری خۆ بکەی بۆ هەردووکی هەم بۆ زەختەکە هەم بۆ شەکرەکە. کارێکی زۆر باشە زۆر سوپاس و پێزانینمان بۆ نەخۆشخانەی فاروق بەڕاستی ئەرکێکی زۆر باشی کردووەکەوە لە ڕۆژێکی وا بیری هاوڵاتیانی کردوەوە کە هەچ کەس فرای خۆی کەوێت هەموو بە بۆنەی قەیرانەوە کەس ئاگای لە ژیان و سەحەتی خۆی نەماوە ئێستا من چاوم بێرە کەوت یەکسەر لەوە بیرم کەوتەوە کە من زەختم بزانم چۆنە شەکرەم چۆنە دەستخۆشتان لێ یەکەم هیوادارم بەرەو پێشتر بڕوات نەخۆشخانەیەکی زۆر پێشکەوتووە بەڵام حەز دەکەم لێرەشەوە داوایان لێکم یارمەتی هەموو تێژ و کۆمەڕ و کۆمەڵایەتیەک بن لەبەر خاتری ئەوەی کە خۆتان نەزان زڕوفی ئێستا زۆر ناهەموارە و هەموو کەس بە قەیران ناڕوات. ئەم کاتتان باش ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەگۆشی شەکرەیە شاری پزیشکی فاروق پۆلیکی تایبەت بۆ پێشکەشکردنی زانیاری لەبارەی نەگۆشی شەکرە و وشیارکردنەوەی زانیاری مەدرسیەکانی نەگۆشی شەکرە بۆ ئەم کێسانەکە تاسا نەگۆشی شەکرە تووشی بوون. شەکرە وەکو نەگۆشیەکەی ترسناکە شەکرە و ئەنجامەکانی شەکرە زۆر ترسناکە. من پەرستاری بۆ نەگۆشی شەکرەیە دەڵێم خۆپاراستان باشترە لە چارەسەرکردن. ئەگەر تەمەنت تۆ سەر و 35 ساڵە کێشت سۆرە سەخت بەرزە ناچالاکی پێویستە فەحسی شەکرە بکە دا دڵنیابەت کە نەگۆشی شەکرەت نییە. پەیوەندیکردن لەگەڵ FMC بەرەنکار بوونەوەی بۆ نەگۆشی شەکرەیە.